ڕۆژی چواردەی تشرینی دووەم دادگای فێدراڵی عێراق لە بڕیارێکی چاوەڕوان نەکراودا لەسەر سکاڵای لەیس دلێمی پەرلەمانتاری پێشووی عێراق بە تۆمەتی تەزویرکردنی نووسراوی فەرمی بڕیاریدا بە دوورخستنەوەی محەممەد حەلبوسی لە ئەندامێتی پەرلەمان. بەمەش کۆتایی ژیانی سیاسی حەلبوسی لە پەرلەمان هات کە دوو خولە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق دەکات. جگە لە تەزویرکردنی نووسراوی فەرمی محەممەد حەلبوسی تۆمەتی دیکەشی ئاڕاستە دەکرێت و پێشبینی دەکرێت لە داهاتوودا دادگای فێدراڵی بڕیاری لەسەر بدات. یەکێک لەو تۆمەتانە کە پەرلەمانتار باسم خەشان ئاڕاستەی حەلبوسی کردووە واژۆکردنی گرێبەستیەکە لە نێوان حەلبوسی و کۆمپانیای BGR کە کار بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ قەوارەی زایۆنی دەکات. هەروەها باسم خەشان پەرلەمانتاری عێراق ڕایگەیاندووە سکاڵایەکی دیکەی دژی حەلبوسی لە دادگای فێدراڵی تۆمار کردووە بەهۆی دامەزراندنی 6 ڕاوێژکار لە پەرلەمان کە مەرجە یاسایەکانیان تێدا نییە. خوێندنەوەی جیاواز بۆ بڕیارەکەی دادگای فێدراڵی دەکرێت. بەشێک لە چاودێران بڕیارەکە وەک تۆڵەکردنەوە لە حەلبوسی دەبینن. بەو پێیەی حەلبوسی بەر لە دروستکردنی کابینەی سوودانی لەگەڵ سەدر و بارزانی هاوپەیمانی سێقۆڵی بۆ لاوازکردنی لایەنەکانی نزیک لە ئێران پێکهێنا. بەشێک لە چاودێران بڕیارەکەی دادگای فێدراڵی بە بڕیارێکی یاسایی و دەستوری دەزانن بەو پێی حەلبوسی کارێکی نایاسایی کردووە و نووسراوێکی فەرمی بۆ دەست لە کارکێشانەوەی لەیس دلێمی لە ئەندامێتی پەرلەمان تەزویر کردووە. کێشەی حەلبوسی و لەیس دلێمی پێش هەڵبژاردننی ساڵی 2021 محەممەد حەلبوسی وەک سەرۆکی حیزبی تەقەدوم بۆ کاندیدکردنی لەیس دلێمی لە لیستەکەی مەرجی هەبووە. پێش هەڵبژاردنەکە لەیس دلێمی ناچار کردووە نووسراوێک بە خەتی خۆی ئاڕاستەی حەلبوسی وەک سەرۆکی پەرلەمان بکات کە تێیدا داواکاری دەست لە کارکێشانەوە لە پەرلەمانی عێراق قبوڵ بکات، بەڵام نووسراوەکە بەرواری لەسەر نییە. دوای هەڵبژاردننی ساڵی 2021 و سەرکەوتنی لەیس دلێمی و بەدەستهێنانی ئەندامێتی پەرلەمان کێشەی لەگەڵ حەلبوسی دروست بوو. لەو کاتەدا لەیس دلێمی ئەندامی پەرلەمانی عێراق ئاشکرای کرد نووسراوێکی دەست لە کارکێشانەوەی لای حەلبوسیە، بەڵام بەرواری لەسەر نییە. ئەو پەرلەمانتارە داوای لە حەلبوسی کرد نووسراوی دەست لە کارکێشانەوەکەی هەڵبوەشێنێتەوە، بەڵام حەلبوسی ڕازی نەبوو. دواتر ناکۆکی حەلبوسی و لەیس دلێمی توند بوویەوە و لە مانگی یەکی ساڵی 2023 محەممەد حەلبوسی نامەی دەست لە کارکێشانەوەی لەیس دلێمی دەکات بە شێوەی ئەلکترۆنی و بەرواری بۆ زیاد دەکات و واژووی ناوبراو دەخاتە سەری. پاشان پەرلەمانی عێراق دەست لە کارکێشانەوەکە پەسەند دەکات. دوای قبوڵکردنی دەست لە کارکێشانەوەی لەیس دلێمی لە دادگای فێدراڵی سکاڵا بە تۆمەتی ساختەکردنی نووسراوی فەرمی لەسەر حەلبوسی تۆمار دەکات. سوننەکان لەبارەی وەرگرتنەوەی ئەندامێتی پەرلەمان لە حەلبوسی ڕای جیاوازیان هەیە. لیستەکەی محەممەد حەلبوسی لە دوایین هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە ساڵی 2021 37 کورسی بەدەست هێنا. دواتر بۆ پێگەنانی کابینەی سوودانی سوننەکان هاوپەیمانێتیکیان دروست کرد کە زیاتر لە 60 کورسی پێگاتە بوون. دوایی دابەشکردنی پۆستەکان سوننەکان لە کابینەی سوودانی 6 وەزارەتیان بەرکەوت، حیزبەکەی حەلبوسی 3 وەزارەتی وەرگرت. هەروەها هاوپەیمانی عەزم بە سەرۆکایەتی موسەنا سامەڕایی و هاوپەیمانی وەتەنیە بە سەرۆکایەتی ئەبوو مازن و هاوپەیمانی خەمیس خەنجەر هەریەکەیان 1 وەزارەتیان وەرگرت. دوای بڕیارەکەی دادگای فێدراڵی تەنیا وەزیرانی سەر بە حیزبەکەی حەلبوسی دەست لە کارکێشانەوەیان پێشکەش کردووە کە پێگاتون لە محەممەد عەلی تەمیم جێگری سەرۆک وەزیران و
وەزیری پلاندانان، خالید بەتاڵ وەزیری پیشەسازی، ئەحمەد فەککاک وەزیری ڕۆشنبیری. لای خۆشیەوە هاوپەیمانی عەزم بە سەرۆکایەتی موسەنا سامەڕایی کە خاوەنی 14 کورسی پەرلەمانن لە پێگاتەی سوننە پێشوازی لە بڕیارەکە دەکەن. لە ڕاگەنراوێکدا هاوپەیمانی عەزم بڕیارەکەی دادگای فیدراڵی بە هەنگاوێکی گرنگ با ئاڕاستەی بەهێزکردنی بنەمای دەوڵەتی دەستوری لە عێراقدا دەزانێت. هەڵوێستی جیاوازی سوننەکان لەبارەی بڕیاری دادگای فیدراڵی و ناکۆکی نێوخۆیی وا دەکات سوننەکان ناتوانن بڕیارێکی یەکلاکەرەوە لە بارەی کشانەوە لە حکوومەت و پەرلەمان بدەن.